زیاتر ببەخشە کەم تەرخەم مەبە هەمیشە پێ بکەنە ئەمە ئەو شتانن کە لێرەیان نووسراوە من زۆرم پێخۆشە ئەم قوتابخانە جوانەمان بەم شتانە ڕازێنراوەتەوە بەو هیوایە بکە هەموو قوتابخانەکانی کوردستان ئەوە هەمیشە کاری باش و جوانی تیا بکرێ سڵاوتان لێ بێ مناڵ ئازیزەکان ئەنجا من یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانیم ئەمڕۆ هاتوون گفتوگۆ لەگەڵ ئەم مناڵە ئازیزانەیە بکەین دەربارەی ڕێزگرتنی گەورە و دایک و باوکەکان بزانین ئەم مناڵانە تا چەندێ پابندن بە ڕێزگرتنی خێزانەکان و ڕێزگرتنی دایک و باوکیانەوە لەگەڵمانە بن با بڕوین بیان دوێن فەرموون چۆنی؟ باشم دەنگ و باسە چۆنە؟ وەڵا باش ئەییا خوار باش بوو ئەزانی من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە بڵێ بۆ لەبەرەوەی هاتمە ئێرە تۆ هەموو هاوڕێکانتان بینی ئەی تۆ دڵە خۆشەکەم ناتمە قوتابخانەکەتان بەڵێ هەر بژی ناو چییە؟ مینا مینا لە پۆلی چەند؟ چوار لە پۆلی چوار ئەی ئافرین هەر بژی دیارە تۆ لەگەڵ هاوڕێکانتانە هەمووتان مناڵی گوێڕاون وایە؟ بەڵێ ئەی باشە تۆ دایە باو خۆشەوێ؟ بەڵێ زۆر باش ڕێزیان نەگری؟ بەڵێ باش ئەگەر شتێکیان پێوتی بەدڵە نەبوو تو ڕابی لیان و دەنگ بەسەریانە بەرزکەیتەوە نەخێر بوو لەبەرەوەی دایک و باوکم زۆر خۆشە ئافرین لەبەرەوەی دایک و باوک پیرۆسیریشتە لە لایەمە لەبەرەوەی ئەوان پەروەردەیان کردوین و گۆشیان کردوین نابێ ئێمە هەڵیان بەرامبەرکەین وایە؟ بەڵێ هەر بژی یەک سەبرەکانی بۆ لێمان چۆنی هاوڕێکە؟ باشم باشی؟ باش ناوت چییە؟ ئایا ئەزانی تۆ ناوت چییە؟ ئایا کە خۆشە ناوکەی وایە؟ بەڵێ ئایا ئینجۆ لێ بوو لەگەڵ هاوڕێکە تا باسی چیمانە کرد؟ بەڵێ باسی ڕێزگرتنی دایک و باوک وایە؟ باشە ئەگەر تۆ ویست بچیتە دەرەوە دایک و باوکە وتیان نابێ بچیتە دەرەوە بۆ نمونە ئێستا ساردا یان ئێستا گەرمە بە قسەیانەکەی یان قسەکانیان نشکێنی تۆ چیتە دەرەوە؟ بە قسەیانەکەم بۆچی؟ لەبەرەوەی ئەوان نەزانن کە باشیان خراپە دەرەوە ئافرین کەواتە ئێمە دایک و باوکمان ڕاست و خراپی ئێمە ئازانن بۆیە پێویستە گوێڕایەڵی فەرمانەکانی ئەوان بین وایە؟ هەر بژی یەک چەپڵێکایم وایە دەست خۆش چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ سەیری من کە باشە؟ چۆنی ئەوش کامێنەکەمانە وایە؟ چۆنی ناوت چییە؟ مەیلی تۆ دایکە خۆشترەوەی یان باوکە؟ هەردووکیان ئافرین مناڵی ژیر ئەبێ بڵێ هەردووکیان نابێ بڵێ دایکم خۆشەوێ یان بەتەنیا باوکەم خۆشەوێ بۆچی؟ لەبەرەوەی ئەوان زۆر خۆشەوێت و بەگوێشیانەکەم ئافرین لەبەرەوەی ئەوان ئێمەیان پەروەردە کردووە لەبەرەوەی ئەوان ئەرکمان لەگەڵا کێشن بۆیە پێویستە هەردووکیانمان وەکو یەک خۆش بوێ وایە؟ بەڵێ باشە
تۆ هیچ گۆرانیەکە زانی بەسەر دایکە یان بەسەر باوکە؟ نەوەڵڵا ئەی من بۆ بڵێم بەڵێ باش دایکی شیرینم چەند خۆشەویستی بۆ ژیانی من چەندە پێویستی بەلای لایەی خۆش ئاوازی شیرین بەڵکو وەڵای بیرم چۆ تۆش بیرم چۆتەوە گۆرانی وشتی و ئاوا جارجار ئافرین هەر بژ یەک چەپڵێکانی بۆ لێ بە چۆنی باشە باشی باش. ناوچیە ئیلاف ئیلاف منە خۆشترەوەیان دایک و باوکە دایک و باوکم ئافرین ئەبێ دایک و باوکە لە هەموو کەسێ زیاتر خۆش بێ ئەبێ خوشک و براکانی خۆ لە هەموو شتێ زیاتر خۆش بێ وایە وایە. باشە تۆ ئەگەر پاڵکەوی لە ماڵەوە ئەوە قاچە ڕاکێشاوە لە ناکاو باوکە یان دایکێتە ژوورەوە ئەبێ چی بکەین ئەبێ لە بەریانە هەڵسین و سڵاویانەکە بۆچی ئەبێ وا بکەین چونکە ئەبێ ڕێزیان بگرین ئافرین هەر بشی ئەبێ ئەمە ڕێزیان لێ بگرین لەبەرەوەی دایک و باوک جوانترین شتی ژیانی ئێمە وایە هەر بشی یەک چەپڵێکانی بۆ لێ بەر چۆنی باشم باشی ناوت چییە کۆژیر کۆژیر بەڵێ گەو لێ بڵە گەڵاوڕێکاتانە باسی چیمانە کرد بەڵێ باسی چیمانە کردەی باسی ئەومانە کە دایک و باوکمان لە ماڵەوە هاتنەوە ڕێزیان لێ بگرین قەز درێژ نەکەین وایە. ڕێزیان لێ بگرین ئێمە باسی ڕێزگرتنی دایک و باوکمان کرد وایە بەڵێ. باشە تۆ کە لە قوتابخانە ئەڕۆیتەوە یەکسەر خۆتەکەی بە ژوورە و جانتاکە و دانی خۆ گۆڕیان چیەکەی ئەچمە ماڵەوە سڵاو لە دایک و باوکمەکەمە لە باوک و دایکم دوایەوە دەچمە ژوورەکەم خۆم دەگۆڕم و دەچم گەرسایی و جەدوێشتم جاگەم و دەچمێرێکم هەر بشی کەواتە ئەبێ کە چوینەوە ماڵەوە یەکەم شت چی بکەین یەکەم شت دەوێت چی سڵاوکەین لە دایک و ئەو لە دایک و باوکماکەین بۆچی چونکە لەبەرەوەی دایک و باوکمان ئەینە ڕێزی ئەماگرن ئێمەژە پێویستە ڕێزی ئەوان بگرین ئافرین هەر بشی کەواتە بێ ڕێز لە دایک و باوکمان بگرین لەبەرەوەی ئەوان شایەنی گەورەترین ڕێزن وایە باشە کۆشیر بەڵێ هیچ گۆرانیەک یان سر و دێشتێکە زین بەسەر دایک و باوکە بەڵێ. ئادی شتێکم بۆ بڵێ دایە شیرینم من تۆم زۆر خۆش دەوێت چونکە لەبەر ئەوەی تۆ ڕێزی من دەگری ڕێزی تۆ دەگرم دایە شیرینم بەهاش دەژێر پێی دایکانە ئافرین هەر بشی یەک چەپڵێکانی بۆ لێ بەر دەست خۆش خۆشی ژیان هەر بشی چۆنی باشم. دەنگ و باسە چۆنە باشم ئەی یاخوار باش بی تۆ لە پۆلی چەنی چوار ئەی ناوت چییە کاسیان کاسیان بەڵێ. ئەی برادری ترمانەیە ناوی کاسیان بوو لە بەرنامەکانە وایە هەمان بووە کاسیان بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ کاسیان ئەگەر تۆ ئێستا لە قوتابخانە بڕۆیتەوە ماڵەوە دایکی خواردنێکی لێ نابێ تۆ بەدڵێ نەبێ ئەبێ خۆتیان لێ تووڕەکەی نەخێر بۆ لەوەی ئەگەر خواردنەکە ئەگەر خواردنەکەش بەدڵ نەبێت تۆ پێویستە بیخۆی بۆ لەبەرەوەی دایک و باوکە ماندووە بن بەدەستەوە لەبەرەوەی ڕەنجە کێشن لەبەرەوەی کاروباری ناوماڵە بۆ کەنجلەکانە بۆ شۆن ڕێزی میوانەگرن میوان بەڕێیەکان ئەوان زۆر ماندووە بن بۆیە تۆش پێویستە ڕێز لە ماندوو بوونەکەیان بگری وایە هەر بشی کاسیان یەک چەپڵێکانی بۆ لێ بە چۆنی باشی ناوت چییە مەنسا هەی لەو ناوە خۆشە مەسا باشە ئەگەر هاوڕێیەکە هەبوو بەرامبەر باوک و دایکی بیعاری کرد تۆ چ ڕێنمایەکە هەیە بۆی و چیان پێڵی ئامۆژگاریەکەم چۆن دەڵم بێ ڕێز لە دایک و باوکە بگریت و بە قسەیان بکەیت ئەبێ بە قسەیان کەیت و فەرمانیان نەشکێنی وایە هەر بشی مانساگیان یەک چەپڵێکایان بۆ مانسا دەست چۆنی ئەحواڵە چۆنە و تۆ زۆر لە منە چێزانی خزم نینێ ما حەزەکەی خزم بین ئێمە خز بین هەمومان هاوڕێ و خزمی یەکترین وایە ناوت چییە زەمان ئەی لەو ناوە خۆشە زەمەن کاکە زەمەن تۆ باوک و دایکت زۆر خۆشەوێ باشە ئەگەر دایک و باوکە بچن بۆ بازار تۆ بڵێ منی شەریم لەگەڵتانە ئەوان بڵێ نابێ بی تۆ چیەکەی تو ڕابی
ئەی بۆچی تووڕە نابێ بێت و ڕەبی وایە؟ نەخێر ئافرین نابێت و ڕەبی وایە؟ لەبەرەوەی ئەوانە چن بۆ بازار تایبەت نییە بێ ئێمە مەگەر پێویستمان بە پۆشاک گوشتی وا بێ ئەو کاتە لەگەڵەوان نابڕۆین وایە؟ ئافرین زەمان تۆ هیچ کاتێ بۆ دڵی دایک و باوکە بڕەنجێنی؟ ئافرین ئەگەر ڕۆژە لە ڕۆژان زانی و تۆ شتێکی کردووە دڵی دایک و باوکێ ڕەنجان پێویستە داوای لێبوردنیان لێ بکەی باشە؟ هەر بشی کاکە زەمان یەک چەپڵێک قایم بۆ زەمان چۆنی؟ باشی؟ ناوچیە؟ ئەحمەد کاکە ئەحمەد ماشەڵڵا زۆر پاک و خاوێن نێزانی هەر بشی باشە تۆ کێ جلەکانە بۆ شووە؟ دایکێ باشە ئەگەر دایک و باوکێ ئەوە خزمەتی تۆکەن تۆ ئەبێن لیان توو ڕەبیت و شتیان بە قسە نەکەی بۆ نمونە ورک بگری بڵێ من تۆپێکم هەرە بێت تۆپێکم بۆ بکڕن بۆچی؟ نابێ دڵی دایک و باوکمان بڕەنجێنی وایە؟ هەر بشی هیچ کاتێ بووە دڵی دایک و باوکە ڕەنجان بێ؟ ئافرین مناڵی عەقڵە بێ وەکو ئێوە بێ نابێت دڵی دایک و باوکی بڕەنجێنێ وایە؟ هەر بشی یەک چەپڵێک قایمی بۆ لێ چۆنی؟ باشی؟ ناوچی؟ تەمەن زەمەن چۆنی؟ تۆ زەمەن هاوڕێن؟ یان خزمن یان بران؟ هاوڕێن زۆر یەکتریتان خۆشەوێ؟ باشە ئەگەر ڕۆژی ویستە بچی بۆ ماڵی زەمەن دایک و باوکە ڕێگریان لێ کردی وتیان مەچۆ ئەمڕۆ کاتی ئەوە نییە یان سەرمایە یان گەرمایە یان نابێ بڕووی تۆ قسەکەیان ئەشکێنی؟ بۆ؟ چونکە دایک و باوکم خۆشەوێ دایک و باوکە خۆشەوێ؟ چەندێک؟ زۆر؟ ئافرین ئەدی لێرە چیان بێڵێ؟ وڵی پێیانڵێ مادووی بنەبێ من شەوارم خۆشە هەر بژی خوا دایک و باوکە بۆ بێڵێ خوا تۆش بێڵێ بۆ دایک و باوکێ تەمەند درێژ بن هەمیشە ئاوا ڕێزی دایک و باوکە بگرە باشە؟ هەر بژی تەمەنجان تەمەند درێژ بی کاکە تەمەن زۆر سوپاس چەپڵێکی قایمی بۆ لێ حوسێنی کوێکەی چۆنی؟ لەگەڵ تۆمە ناوت چییە؟ ئایان؟ ئایا ئەو مناڵێکی تری لێ بوو لێرە ناوی ئایا بوو وایە؟ ئافرینە تۆ ئایانی ئەویش ئایە وایە؟ ئایان تۆ بانیان کەیتە دەرەوە لە قوتابخانە یەکسەر ماڵەوە بەجێڵی تو ئەڕۆی ئەوە سواری پاسەکابی توی بۆ ئێرە؟ ئەی چیەکەی؟ خۆمە گۆڕم نانی بانیە خۆم ئەنجا دێم بۆ قوتابخانە شتێکی بیست ئەی چۆن ماڵاوای لێدای و باواکەی؟ بە ڕێزێکی زۆرەوە خواحافیزی لە دایک و باوکم ئافرین ئەی باشە نیوەڕوا چۆنە ڕۆیتەوە ماڵەوە؟ یەکەم جار پێڵاوەکان دەدەکەنم و دوایەوە ئەسڵاو لە دایک و باوکمەکەم پاشان نەچوم خۆمە گۆڕ هەر بشی ئەم جارێ هیچ بیر نەچوو بڵێ بۆ چونکە سڵاوەکە لە دایک و باوکە کرد وایە؟ باشە تۆ دایکی خۆشترەوەیان باوکە؟ هەردووکیان کامیان زۆرتر هەردووکیان وایە؟ ئافرین باشە ئێمە ئەبێ بڵێین باوکمان کەمتر خۆشەوێ دایکمان زیاتر خۆشەوەیان بڵێین دایکمان کەمتر خۆشەوێ باوکمان زیاتر خۆشەوێ؟ بۆ؟ چکە هەردووکیان ماندووە بن هەردووکیان ماندووە بن پێمانەوە وایە؟ ئەوە تا ئەوان دایکە چەند جوان تۆی گۆڕیوە جلەکانی چەند جوان بۆ شۆردووی قژیشی چەند جوان بۆ داهێناوی ئەویش قژە بۆ داهێنێ وایە؟ ئافرین منیش ئەوە دایک و باوکم خزمەتمەکەن جلی جوانم بۆ ئەکڕن ناڵن برسیم بێ ناڵن نەخۆش بن ناڵن بگریم بۆیە پێویستە ئێمە هەمیشە ڕێزی لە خۆمان گەورەتر بگرین وایە؟ هەر بژی یەک چەپڵێک قایم بۆیان کرد تۆ چۆنی هاوڕێکەم؟ باشی؟ ناوت چییە؟ دونیا هی لەو ناوە خۆشە دونیا؟ منە خۆشەوێ؟ چەندێک؟ زۆر باشە ئەگەر من کەسێکی خراپم هاوڕێکی خراپی تۆ بم بۆ نمونە شەڕانی بم هەوانە دایک و باوکە بڵێن نابێ هاوڕێتی زی تەڵە بکەی تۆ هاوڕێتی مەکەی؟ ناخێر بۆ؟ لەبەری کە دایک و باوکە زانن کە هاوڕێکێ بین و خۆیان ئەزانن ئافرین کەواتە ئەوان ڕاست و خراپی ئێمە ئازانن بۆیە پێویستە بە قسەی دایک و باوکەکەین وایە؟ هەر بشی باشە ئێزانی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ دنیا؟ ئادی چی گۆرانێ؟ وەڵا بەدڵی خۆ تۆ چی بڵێ من پێم خۆشە؟ سرودێ گۆرانیە شعرێ
دەفتەرەکەم خاوێنە دەفتەرەکەم خاوێنە بێگەردە وەک ئاوێنە دەفتەرەکەم دەفتەرەکەم خاوێنە مامۆستا هەموو کاتێ نمرەی بەرزم داداتێ مامۆستا هەموو کاتێ نمرەی بەرزم داداتێ دەمداتێ خاڵاتی جوان ئەلبوم و قاڵم پەندان دەمداتێ خاڵاتی جوان ئەلبوم و قاڵم پەندان ئافرین ئەمە لە کوێ فێربووی؟ وەڵا لە مامۆستا واتە لە قوتابخانە فێربووی؟ بەڵێ قوتابخانە چەند سوودی هەیە فێری ئەم هەموو شتە باشەتانەکە وایە؟ وایە. هەر بژی هێشتا بڕێقایم بۆ دنیا ئافرین دەست خۆش چۆنی؟ باش باشی؟ دەنگ و باسە چۆنە؟ باش چەندێک باشی؟ ئەوە نا یان ئەوە نا زۆر زۆر هەر بشی ئافرین ناوچی بوو؟ میلاد میلاد هەی لەو ناوە خۆشە میلاد باشە تۆ ئەم هاوڕێیان ئێرە خۆشەوێ باش ئەمانە زیاتر خۆشەوەیان دایک و باوک و خوشک و براکانە باشە ئەگەر باوکت پێویستی بە تۆ بێ بڵێ وەرە یارمەتیم بە لەو کاری ماڵەوەە تۆ بڵێ نایە من تااقەتم نییە من خەریکی سەحیەکانمم یان من خەریکی یاریەکانی خۆمم هاوکاریەکە یان خەریک یاری خۆ بۆچی؟ لەبەروی ئەوان یارمەتیم ڕێزمان دمیان بەرامبەر ئێمە ئەبێ ئێمەش دەبێ یارمەتیان بێ ئافرین کەواتە ئەوان ماندووە بن بە ئێمەوە پێویستە ئێمەش ڕێزی ئەو ماندوو بوونیان بگرین وایە هەر بشی ئافرین یەک چەپڵێکانی بۆ لێبەن دەست سپاس دوو هاوڕێیە دیارەیەکتریان زۆر خۆشەوە لە نزیک یەکەوە دانیشتون چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ لاریسا منیش زانیم ناو لاریسایە بڵێ بە چییە؟ بەچی لە باجەکەتان نووسراوە لاریسا وایە؟ قوتابخانەی ئایندەی بنەڕەتی ساڵی خوێندنی 2022 بۆ 2023 نوێنەری پۆل نوێنەری پۆلی؟ ئافرین باشە کەواتە کە نوێنەری پۆل بووی ئەبێ هەموو مناڵەکانی تر چاو لە کردەوە باشەکانی تۆ بکەن وایە؟ باشە لاریسا تۆ هیچ کاتێ بووە هەڵە بەرامبەر دایک و باوکە بکەی؟ بۆ نمونە وتی بێتیان نابێ ئێستا بڕۆیتە دەرەوە شەوە یان ئێستا ساردا یان ئێستا گەرمە هیچ کاتێ بۆ قسەکانیان بشکێنیت و هەر بڕۆیتە دەرەوە؟ بۆچی؟ لەبەرەوەی دایک و باوکمان هاوکاریمان دەکەن و ڕێزمان لێ دەگرن و هەروەردەمانەکەن و گەورەمانەکەن و گەورەمانەکەن و ئەوان ئەو شتانی ئێمە هەمانە ئەوان پێیان بەخشیوین ئافرین کەواتە ئێمە لە ژیانمانە هیچ شتێک نین بە بێبوونی دایک و باوکمان وایە؟ هەر بشی زۆرە خۆشەوێن باشە ئیچیان پێڵی لێرەوە ئافرین هەر بژی تەمەند درێژ بی تۆ چۆنی؟ باشی؟ ناوچی؟ تاڤی تاڤی ئێرە زانی قوتابخانەکەتان زۆر پاک و خاوێنیشە تاڤی؟ ئافرین باشە تۆ ئاوا کێ پاک و خاوێنی ڕاوەگرێ و ئاوا جلێ بۆ ئەشواوە و شتانە؟ دایکێ؟ باشە ئەگەر ئەو کراسە و پیس بێ چۆن ئەیبی بۆ دایکێ بڵێ ئەو کراسە پیسە؟ ئەڵەن بێ زەحمەت ئەو کراسان پیسە بمشۆ ئافرین باشە ئەبێ ئێمە کراسەکەمان ئاوا لۆیکەین بۆی کڕین بڵێن ئەومان بۆ بشۆ نەخەر نابێت بۆ؟ بێڕێزی بەرامبەر دایک و باوکمانەکەی نابێت ئافرین کەواتەوە بێڕێزیە بەرامبەر دایک و باوکمانوە نییە؟ کەواتە ئەبێ ئێمە هەر شتێکمان ویست داوای ڕوخسەتیان لێ بکەین بە یارمەتی و دایە بە یارمەتی و بابە فڵان شتمەوێ وایە؟ هەر بشی ئێزانی شتێکمان پێشکەشکەی؟ وەراوەیە شارێ شتێک دەی ئایندە ئێمەی مناڵ قوتابین قوتابخانەی ئایندەین چالاک و ژیر و وریە و ڕووخۆش و لێو باخەندین ڕووخۆش و لێو باخەندین ئافرین وەراوەکە بەناوی قوتابخانەکەتانەوە بوو هەر بشی تەمەند درێژ بی بۆ هیوایە بکە ساڵێکی تر بچیتە قۆناغێکی تری خوێندن و هەموو قۆناغەکانی خوێندن بەسەر کەوتووی ببڕن باشە؟ یەک چەپڵێکاین بۆ ماڵیانەمان دەست سپاس ناڵ عەزیزەکانی هەوڕێ
من لەم قوتابخانەیە زۆر دڵخۆش بوو لەبەرەوەی لە کاتی گفتوگۆکانە لەگەڵم مناڵە عزیزانە بۆم دەرکەوت کە هەموویان ڕێزێکی بێپایانیان هەیە بۆ دایک و باوکو بۆ خێزانەکەی خۆیان بۆ هیوایە کە ئێوەش چاولەمانکەن و سووتان لە گفتوگۆکانی ئەمڕۆمان وەرگرتبێ من لێرەیان بەجێتان لێڕم هەتا قوتابخانەیەکی تر و بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خواحافیز خواتان لەگەڵ خواحافیز